خۆتان لەبێت و ئەم کاتتان باش لە بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری نوێوە هاتوینەتەوە لاتان لە سەرەتادا گرنگترین هەواڵەکانتان پێشکەش دەکەین. حەسەن گەرمیانی ناوی حەسەن عەبدوڵڵا محەممەد ئاغایە لە ساڵی 1940 لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکدا کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێرەوە ڕێکخرا بوو، ڕێز لە هونەرمەند حەسەن گەرمیانی نرا. لە ڕێوڕسمەکەدا هەواداران و عاشقانی دەنگی هونەرمەند لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەوە ئامادە بوون و چەپکە گوڵی ڕێزلێنانیان پێشکەش بە هونەرمەند کرد. هونەرمەندان زۆر گرنگە کە تا ئەوەی کە لە ژیان داماون ڕێزلێنانیان بۆ بکرێت، چۆن خۆتان دەزانن کاری هونەری و ئەوانی کە لە ڕاگەیاندن ئیش دەکەن بەڕاستی ماندووبوونێکی زۆر دەکەن بۆی بگەنەوە ئاستا. ئەگەر ڕێزلێنانێک شتێکی ئاوایان بۆ بکرێت بەر لە کۆچی دواییان، بەڕاستی من پێم وایە هەموو ئازار و ناخۆشیانی کە لە ڕێگەی ئەم کارایانەوە هاتۆتە پێشیان لەبیر دەکەن و بەڕاستی خۆشحاڵ دەبن. حەزم دەکرد پێش من ئەوانی کە لە من شایستەترن خەڵاتیان وەرگرتایە و ئەم خەڵاتە بەردەوام بێ، نەک بە هیوا و ئاوات و بە تەمەنان دەکەم، نا بەکردار لە هەموو بوارە هونەریەکان، لە بواری شێوەکاری، بواری گۆزەکاری، بواری هونەری موزیک، لە بواری هەر بوارێک کە سەر بە هونەرە جوانەکان بێت بچن خزمەتیان کەن تا لە ژیانان دڵیان بدەنەوە، چەپکە گوڵێکیان بۆ بەرن، دوو قسەی خۆشیان لەگەڵا بکەن، شتە معنویەکان زیاتر ئەوان گەشە ئەکەن. خۆ ئەگەر لایەنی مادیش لە خێوانکەن هەرەوە باش، چونکە کاتی خۆی ئەوان بەڕوح کوردستانیان بەخێو کرد. شانۆگەری گڵدانێکی شکاو لە شاری سلێمانی و لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شارەکە پیشاندرا. شانۆگەریەکە لە دەرهێنانی بەرزان عیسمەتە و لەلایەن بەیان بۆمبا، ئەحمەد کەمال، سەرهەنگ عەبدولموتەلیبەوە ڕۆڵی کارەکتەرەکانی دەگێڕدرا. شانۆگەری گوڵدانێکی شکاو شانۆیەکی مۆنۆدرامیە، دەقەکەی داریۆڤۆیە و دەرهێنانیشی بەرزان عیسمەتە و نواندنیشی بەیان بۆمبایە. ئەم دەقە باز لە ژیانی ژنی خۆمانەکات زیاتر، کە ژن لە چ دەردەسەری و معاناتێکایە بەدەست باوک سالاریەوە، بەدەست مێردی خراپەوە. ئەم ژنە ژنێکە بە بەردەوام حەزی لە مۆسیقایە، حەزی لە گۆرانیە، لە ماڵەوە بەندە. شانۆی گوڵدانی گشکاو دەقی داریۆفۆ وەرجێڕانی بۆ زمانی کوردی مەریوان هەڵەبجەی بەندە کاری ئیخراجم بۆ کردووە. ڕاستە ئەم تێکستە دەربارەی ژیانی ژنێکی ئیتاڵیە، بەڵام من هەوڵم ماوە ئەم ژنە بە کوردی قسە بکە، بە کوردی بیر بکاتەوە و ئازارێکی کوردیانەیە بێ، دەربارەی دۆخی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری
لە ناو گوڵدانی گشتکاوە بە تەواوەتی ڕەنگەیەتەوە واتە تۆ ئەو ماڵی کەیبینی ماڵێکە لە دووەک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە نەک ماڵێک لە ئیتالیا یاخود لە فەڕەنسا ئێمەش هەوڵمان ناوە لە ناو گوڵدانی گشتکاوە زیاتر نزیک بینەوە لە دۆخی ژیانی کورد چۆنە بەو شێوەیە واتە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی خێزانی پەیوەندی نێوان ژن و مێر چۆنە و پەیوەندی نێوان خێزان و دەسەڵات چۆنە قوتابخانە چۆنە حکومڕانی چۆنە مەسەلەی ئاین چۆنە و تا چەند کاریگەری هەیە لەسەر ئینسانی کورد پێشەنگەیەکی شێوەکاری لە نێوان بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری زاخۆ و ژمارەیەک هونەرمەندی شاری بەغدا ئەنجامدرا لە پێشەنگەکەدا 100 هونەرمەند بەشداریان کرد هەریەکە و بەکارێکی هونەری پێشانگە 100 هونەرمەند تێدا بەشدارن و 100 کاری هونەری شوانە تابلو سیرامیک نەحت کاری دەستی و خەتی عەرەبیش تێدا بەشدارە چەند ئارماژێکمە پێهەبینی شوانە ئێکشوانە مهوانکردنا وان هونەرمەندان زاخ و نیشاندانە مهوانپەروەریە خەڵکی زاخ و بۆ خەڵکی بیانی دیسا لێگوهۆرینا هزروبیرا و لێگوهۆرینا کەلتوری هەردوو دەبەرە یێزاخ و گەل پارچێندیان عێراقی و ڤەگوهاستنە ئەزمونا هونەری یا هونەرمەندێن پارچێندیان عێراقی بۆ باژێرێ مەزاخ و بۆ هەندێ هونەرمەندێت هەردوو دەبەرە ئاشنا ببنە هونەرێن دەبەرێندی دیسا پێشانگە بوو ماوەی 2 ڕۆژە بەردەوامە ئەڤریکا و سوبەیژی و ئەڤریکا پشتی پێشانگەهەیە مهوانداریەکی هەیە بۆ شاندێ مهوانی بێری باخچەیەکیش دەربەی زاخ و تێدا دێ باوەرنامەژ ئێن پێشکەشکردن و چەند بەرگایەکی هونەریژی دێ پێشکەشکردن بۆ هەندێ وەکو ئێواریەکە هونەری تەرفیهی پێشکەشی ئامادە بووە. لە کتێبخانەی گشتی سیدەکان دوایین کتێبی چاپکراوی خان مەشاعیر ناس فەلەکەدین بڵاوکرایەوە کتێبەکە بە ناوی هاوسەفەرە لە ڕێوڕەسمەکەدا خانمی شاعیر چەند پارچە شعرێکی بۆ ئامادەبووان خوێندەوە پاکی خانمێکی ماندووی لە ڕێکی ئاسمی هەناسەت وڵاوێک بە جەستەی ڕاستی هاوسەفەر سێم بەرهەمی کتێبی شعریمە کە ئەو بەرهەمەکانی ترم بە ناوی ڕەنج و نەسیم چاپکراوە کتێبی تریشم هەیە کە بە شێوەی وەرجێڕان و بە شێوەی نووسینی چیرۆک بۆ مناڵان کارم کردووە چەندین کتێب حەو کتێبم هەیە ئێستش کۆ بەرهەمەکانم کۆ کردووە بە تەمام کە چاپی کەم لەگەڵ 300 وتارێکە لە گۆڤار و ڕۆژنامەکان کۆم کردوتەوە هەدەفی من یەکەم جار لێرە وەکو شاعیر و نووسەر داوەت کرام بەڵام کۆم
وەکو بەڕێوبەری کتێبخانەی گشتی زۆر بە پێویستم زانی کە لەو دەبەرەکە دەبەرێکی جوان و سروشتیە کاری هوەری و فەرهەنگی بکرێت چکە لەو جۆرە دەبەرانە زیاتر هوەر و ڕۆشنبیری پێشەکەوێ و بەدی دەکەوێت چ لە کەلەماتی شعری بێ و چ لەو شەی کتێب و ڕۆمان بێ. لە شاری سلێمانی و بۆ یەکەم جار پێشەنگەی ساڵانەی فۆتۆگرافی وۆڵد پرس فۆتۆ کرایەوە. ئەم پرۆژەیە لەلایەن ئاژانسی میترۆگرافیەوە جێبەجێکراوە و لەلایەن قونسوڵخانەی هۆڵندیەوە لە هەرێمی کوردستان پشتگیری لێکراوە. دوای ساڵانێکی زۆر لە هەوڵدان بۆ هێنانی پێشەنگای وە پرس فۆتۆ کە پێشەنگایەکی جیهانی و ساڵانە لە 45 وڵات ڕێکەخرێ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە توانیمان بیهێنین بۆ عێراق و هەرێمی کوردستان. 2 مانگ لەمەوو پێش لە بەغداد دەستمان پێکرد، دواتر برمان بۆ هەولێر بۆ ماوەی 21 ڕۆژ، دواتریش هێناومانەتە سلێمانی تا 13 هەش بەردەوامە بێت. ئەم پێشەنگایە باشترین فۆتۆکانی 3 ساڵی ڕابردووی وە پرس فۆتۆن. ئەو فۆتۆیانن کە خەڵاتی باشترینی ساڵیان بردووە لە 8 بابەتی جیاواز کە ژینگە و بابەتە سیاسیەکان و پرۆژەی درێژخایەن و پۆرتریت و ڕووداوەکانی ئەم دوایانەی عێراقیشی تایە بە تایبەتی ڕووداوەکانی داعش. بەڵام ئێمە کۆکراوەیەکمان کۆکردێتەوە پێکاتوە لە 142 فۆتۆ کە ئەو کاپشنانی دامان ناوە ئەو ڕوونکردنەوەانە بە 3 زمانە بۆ یەکە و گەشتیارانش دێنە ئەو شوێنانە بتوانن بە زمانەکانی خۆیان ئینگلیزی، عەرەبی یا کوردی کاپشنەکان بخوێننەوە. بەهرەی هوەری هەر لە منداڵیەوە دەردەکەوێت، بەڵام پێویستە گرنگی پێ بدرێت تا لەگەڵ گەورەبوونی تەمەنی مرۆڤ ئەو بەهرەیەش گەورە ببێت. هونەرمەندی میوزیک ژەن و گۆرانی بێژ سەمیر عەلی خەڵکی ڕۆژاوای کوردستانە و ئێستا لە بەلجیکا دەژی. ئەم هونەرمەندە هەر لە منداڵیەوە بەهرەی هوەری تیا دەرکەوتووە و بەردەوام بووە. از سمیر علیمه جعفرینمه گنده مجی ناوه و حج خلیله سال 1900 و 58 سالی از هاتم الدنیا هم بوفي معسكر بو هم لحر دبركي بو لسوريا بوفي بدي تشوكو ام جي بيرو دي تشونوري بعد 3 سال لوي هرما قناة الجولاني ودارنا وهيدي جي عمل نبكي بون 16-17 سال وعمل ورجي فيري موزيكي بون دار بون قوي عم دي مرحلة ابتدائي بون دوي داميدو جي مخابن تلفزيون ده حرمال جدا تناون إجا بريكو راديو بو إيبر
الجامع موكينوك أوي هبو ما بيرد قوتهم بولا سيلك بون يجابوا في من رحمتي ويسيلك نو ديدون هنرمند الجامع ما قهداري ذكردار كرداز بتشوك بو ما تشتنو از كشاندم لسر قاپاقی سیلکو او هبو منظره سازه هبو ایجا بنوی منظره دنری از وقت بچوکانی خو مدشو مگو اجی تشتکی وقت وی سازه چه کم ایجا تشته زاروکتیه من اشخارا حلبکی خوربا هبو برای خوربا ذکر الجمل حلب خوربا هنا او حلبکنا علباک جی تختیه من دستک جی وخس در کر یا تقریبا منیزیکه و اوی کر ويتشتي سر قوبيه سيلا يعني نسبتي تنبوره يعني وهيدي تيلة تزبيع نايلوجي مبيخست هيدي جي حتى 3-4 ماه 5 ماه 6 ماه حتى در دوری خو میگی گیج ذکرن او جمرا دش کن جم و مچه ذکر ولو حتى هيدي جي روجي كي انا كي جبو من جاجم بو من طنبور خو للشامي كري لسوق حميديه روجك پرخوش بجینه جسیرانک اوینه روجك پرخوش بجینه جسیرانک اوینه دل برکت نابینه کسی دخواست موزیک تصویری جبو فیلمی که جبو تیاتر مسرحیه و که درک دکو که سمیر اگر تکانه به آلیکاری ما بکد به مسئله دا هیدی جی حتی ام هاتن اروپا لور از تف گروپ کی بلژیکی بو ما هفدو دیت و ما هفدن اسکر و براستی جی درفتم پر خوش بونم وقت 5 شخص هم به هفرا هر هفته جاری که مشخورا روک چه کرده بو جبو هم هر یک موزیکا خو دریا خو یعنی هر یک لدوری که بو براستی جی دوی مسئله دو جی هم سرکفتی بو شحمیزی تا ام تفدا چون لب دنیای ام بلا بو جبوی چه توی غمگی ئەلفال و ئاوارەبوون بوونەتە باس و خواسی زۆربەی چیرۆک و کتێبە کوردیەکان بەڵام هەر نووسەرە و بە جۆرێک دەیەوێت گزارش لە بەسەرهاتەکانی کورد و خۆشی و ناخۆشیەکانی نەتەوەکەی بکات کاکی خۆ مەحێدین یەکێکە لەو نووسەرانەی هەوڵی گەیاندنی دەنگی نەتەوەکەی داوە بە هەموو جیهان ئەم نووسەرە لە ئەڵمانیا دەژی و دوا کتێبی بە ناوی کاردۆخەوەیە بە زمانی ئەڵمانی نووسیوێتی ڕاستی جێڕانەوەی ئازارەکانی کووردە جێڕانەوەی خۆشیەکانی منداڵی کووردە و گەنجی کووردە و ئەو کێشانەی کە بەسەر ئاوارەکانی کووردە لە دەرەوە هاتوونە یان تا چ ڕادەیەک سوودیان لەم ئاوارەیە بینیوە هەمووی تایە شت لەلای من زۆر کاریگەرە یەکێک لەوانە ئەوەیە کە من تەمەنم 8 ساڵێک بوو ڕامان کرد و بەعس جێشی بەعس هات بۆ ئەو دێی کە ئێمە ڕامان کرد بوو لە فەرقان ئیتر لەو مەئساتەی کە ڕامان کرد جێشەکە هات و
چیمان بەسەر هات چیمان بینی بەڕاستی زۆر کاریگەراوە کە چەند خەڵکیان کوشت بوو لەسەر ئەو ڕووبارەی کە بەسەریا ڕۆیشتین و چەندین کەس لە کاتی مردنە ڕایان کرد بۆ ئاوەکە بۆ ئەوی خۆیان بگەن ئاوەکە ئاخر قەتر ئاو بخۆنەوە پێش ئەوی بمرن. من ڕاستی هەتا ئێستا چەند لێزونگێکم کردووە چەند کۆڕێکم کردووە بە ئەڵمانی لە شارە جیاوازەکانی بەرلین و شوێنەکانی تر. یەکێک لەوانە لەو خوێنەرانەی کە کتێبەکەی خوێندبووە وتی من زۆر شتم لەسەر کورد خوێندۆتەوە، بەڵام بەڕاستی شتە وردەکان پەیوەندیە وردەکان ئێستا تێگەیشتم کە ئێوە چیتان بەسەر هاتووە چۆن وڵاتەکەتان دابەش بوو. دو بەرگەمان دەربارەی ژەنیارێکی ئامێری سنتورە لە شاری سلێمانیەوە. کۆسەر فەتاح کاتێک ئارەزووی فێربوونی ژەنینی ئامێری میوزیکی سنتور دەکات دەچێتە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ دەمێنێتەوە. دوای فێربوونی دێتەوە و لە شاری سلێمانی فێرگەیەکی میوزیکی دەکاتەوە تا هەواداران و ئارەزوومەندانی ئەم ئامێرە سوود لە ئەزمموی ئەو وەربگرن. ماوەی وا بۆ نزیکەی 18 ساڵەتێک کە خەریکی کاری هونەریم و ژەنیاری ئامێری سنتورم هەروەها ماوەی چەند ساڵێکیشە کە وەکووانە بێش بە شێوەی تایبەت دەرسی ئامێری سنتور ئەڵەمەوە. سەرەتای دەستپێکردنە گەر باسی بکەم ئەگەڕێتەوە بۆ شاری ڕۆژهەڵاتی کوردستان شاری پاوە لەوێ بۆ یەکەم جار لە ساڵی 1999 دەسم بە خوێندنی ئامێری سنتور کردو لە لای مامۆستا سیامەکی نەجەفی کە خەڵکی شاری سنە بوو هەفتانە هەفتەی ڕۆژێکە هاتە شاری پاوە. دواتر دوای چەند ساڵێک لە چوومە شاری کرماشان لە دوای ئەوێش لە لای مامۆستا ئیبراهیمی ئەحمەدی بووم لە شاری کرماشان. دواتر چوومە شاری تاران بۆ خوێندنی بڵین پێشکەوتووی ئامێری سنتور. چەند ساڵێک لە لای مامۆستا پەشەنگ کامکار بووم. گروپی ئاتەشگامان لە شاری پاوەدا مەزران کە یەکێک بوو لە گروپە کوردیەکان بۆ یەکەم جار بوو لە مێژووی شاری پاوەیە کە گروپێک هەبێت هەم ئەندامی مێینەی تابێخۆ هەمە ئەندامی نێرینە لە هەردوو ڕەگەز پێک هاتبوو. دواتر لە ساڵی 2003 گەڕاینەوە بۆ شاری سلێمانی. گروپی مۆزیکی کوردماندا مەزراند سەر بە ڕێکخراوی هاموون ئەو کاتە لە ساڵی 2023. دواتر لە ساڵی 2010 گروپی مۆزیکی لوڕماندا مەزران بە هاوکاری چەند برادێک و ماوەی وا لە 2010 تا ئێستا کە 2019 بۆ 11 ساڵە چێت کە لە گروپی مۆزیکی لوڕا بەردەوام خەریکی کار و چالاکیەکانی لە زۆربەی وڵاتانی ئەوروپا کۆنسرتمان کردووە لە وڵاتانی دراوسێ کۆنسرتمان کردو ساڵانە چەند فیستیڤالێک ساز دەکەین و هەموو ساڵێک ئەلبومێکی هونەریمانە بێت هەمووکو مۆزیک هەمووکو ئەلبومێکی تراکات بۆ گۆرانی بێژان کە هەر ساڵەوە چەند گۆرانی بێژێک لە ناو ئەلبومێکا کۆکەینەوە کاری مۆزیک و کاری میکس و ماسرینگ و ڕیکۆردی هەر لە ناو بارەگای گروپی مۆزیکی لوڕابێ. وەکو خۆشم خاوەنی 5 تراکی مۆزیکیم کە یەکێک لەوانە هاوڕێی خۆشەویستم گۆڤەن عەبدوڵڵا کاری مۆزیکەکەی بۆ کردووە. یەکێکیان مامۆستا زۆزق قەرەداخیە کە کاری مۆزیکی بۆ کردووە. یەکێک لە کارەکانی ترم مامۆستای گەورەی ئێران ئوستاد کەیوان ساکتە کە کاری مۆسیقاکەی بۆ کردووە. چەند تراکێکی تریشم هەیە کە ئی خۆمە. لە ئێستاشا سەرقاڵی دروستکردن یاخۆ چاپکردنی کتێبێکم بە زمانی کوردی بۆ ئامێری سنتور. 1 2 3 4